خۆشەویستان چەند لە تیمی نەشتەرگەری میهرەبانی ڕازی طبیعی ئەو ئیحساییە تەلەفۆنمان لە بۆ کردینەوە ڕئینگۆمان وەرگرتیتەوە چونکە ڕئینگۆ بەلایمەوە گرینگە یەک نقطە هەیە کە زۆر دەمەوێت تەرکیز لەسەر بکەم ڕەزامەندی خوای گەورە لەکن مەغایەیە یعنی ئەمە هەدەفمان خوای گەورە لە خۆمان ڕازی بکەین بەڵام ڕەزامەندی خەڵکی وەسیلەیە یعنی دڵخۆشکردن و خزمەتکردنی خەڵکی وەسیلەکە لە بۆ ئەوەی کە خوای گەورە لە خۆمان ڕازی بکەین یعنی ئەمە ئەوەی کە کردیتمان بەلامانەوە دوعای دەکەین کە خوای گەورە لێمان قبول بکاتن چونکە ڕازیکردنی خوای گەورە غایەمانە بەڵام ئەوە وەسیلەکە کەوا خوای گەورەش دەفەرمێتن ئەوەی حاجزە یەکێکی جێبەجێ بکە گەورەترەوە یەک مانگ لە مەدینەی اعتیکاف بکە چێ پێی گوتینە پێغەمبەر صلی الله عليه وسلم فێری کردینە خەیر الناس ئەنفعهم للناس لۆیەکە ئەمە ئەو وەسیلەیەش دەگرینە بەرکەوە ئایا چەند ڕازی لە میهرەبانی لە ئیشکردنەکەی 165 زۆر ڕازی بووینە یعنی هیوا هەبوو گوتیتی هەموو نێژەکان دوعا لە بۆ دەکەم دوعای خێر لە بۆ خاوەن پشکەکان دەکەم لە بۆ ئەوانەی کە بەشداریان کردی کەوانەی کە مشارەکەی ئەو میهرەبانیان کردیە 130 ڕازینە 105 بڕیاریان نەدایە دەرێ جارێشتان بڕیار نادەم نعنی نازانم ئەم ڕازیمەیان نا بەس ئەو نسبەیە هێشتانەکە وەقتی دەوێت تا ڕازی ببیتن بەڵام کەسیان نییە برێ ئەمن بەڕاستی ئەنگۆ خراپن کەس نەیگوتیە ئەمن ڕازی نەبووی مەلەنگۆ یعنی ئەوەی ئیشی کرد تەعاملی کە لەگەڵمە ئەو نقطەیەش زۆر بەلامە و گرینگە کە هیچ کەسێک عملیاتی بڕینی گەدەمان لۆ نەکردیە بێتن برێ ئەنگۆ خراپ بووینە لەگەرە من ئەوە شتێکی دڵخۆشکەرە بەڕاستی و کە میهرەبانی هەدەفی تیکەوە بتانی خزمەت خێرخۆشی بکاتە ئەو ئامانجەی تەطبیق بکە میهرەبانی دڵسۆزی و لێزانی